لەسەر داهاتووی زێر لەسەر ئەو زێڕەی کە لە هەرێمی کوردستانە و بە تایبەت لەسەر ئەو پێشبینیانەی کە دەگوترێت پێدەچێت زێر بگاتە 2100 هەموو ئەم قسانە لەگەڵ بەڕێز هەندرێن وەرتی دەکەم کە سەرۆکی سەندیکای زێڕەنگەرانی کوردستانە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەڕێز هەندرێنم کاتت باش بەخێر هاتی. زۆر سپاس. لە هەواڵەکان بینیمان لە هەواڵەکانی جیهان ئەڵێ چاوەڕێیە کرێ بگاتە 2100 دلار. ئەمە تا چەند ڕێیتێچێت؟ ڕێیتێچێ ئەگەر کاندڵی ساڵانە ئەوە خۆتان زانن لە دوای ئەوەی کە یەک ساڵی نوێ دەست پێ دەکا هەتا ساڵی نوێ ئەو عوتڵاتانە هەنە چەند عوتڵەیەکەیە ئەگەر کاندڵی ساڵانەی لە سەروی 2050 دابخە بە تاکید 2100 دەبینیت. باشە لە بازاڕەکانی ناوخۆ لە چه ئاستێکدایە نرخەکەی؟ لە بازارەکانی ناوخۆ تەڵەب لەسەر زێر ئێستا حالیان زۆر بەهێز نییە لەسەر ئەوەی کە خەڵکی ئاسایی بڵین، بەڵام لەلایەن بازرگانەوە تەڵەبی لەسەرە. کەواتە بازرگان خواستی زیاتر لەسەر زیاتر لە خەڵک لەبەر چیە خەڵک نایکڕێت؟ خەڵک لەبەرەوەی باریدارایی خەڵک وەها پەیوەندی بە موچە و بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە و خەڵکەکی ئەگە زۆر زەرور نەبێ ئێستا زێڕی پێ ناکردێ زێر گران بووە دۆلاری زۆر حرەکە دەکا بەس کە دەڵێن لۆ بازرگانی چکە بازرگانان درک بەوە دەکەن کە ئایندە بۆ زێڕە. کەواتە کاریگەری دۆلار چی بووە لەسەرەوە؟ کاریگەری دۆلار لەسەر ئەوە بووە کە ناسەقام گیری لە بازاردا دروست کردووە. بازرگانان واکەن کە زیاتر ڕوو لە بازرگانان مەلازون ئامین وەکو پەناگەی ئارام 120 داهاتەکانی خۆیان دەکەن بە زێر و بە قالب. باشە ئەگەر دۆلار دابەزێت بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو دۆلار دابەزی چی ڕوایەت لە زێر؟ ئەگەر لە هەر دۆلارێکدا لە هەر 100 دۆلارێکدا 10,000 دینار داببەزێت 10,000 دینار بۆ نمونە ببێ بە 140 لە هەر مسقالێکی زێردا 30,000 دینار دادەبەزێت. باشە کاک هەندرێن حکوومەتی عێراق بڕیاری داوە لە ساڵی ئایندەدا هەموو مامەڵەکان کا بە دیناری عێراقی بانکی ناوەندی چەندین ڕێکارەگرێتە بەر لەبەرەوەی بەهای دینار بەرزکاتەوە ئەو کات دۆلار دابەزێ ئەی چی بەسەر زێر دێت؟ زێر دۆلار دادەبەزێت وەکو شتێکی پێچەوانەی ئەگەر بێت و زێر بەرز بێتەوە ئۆنسی زێریش بگاتە 2100 بەڵام دۆلارەکەدا بەزێ قوتێکی ئەوەندە بە قوتی نابی زێر گران بیکەواتە ساڵی داهاتوو ساڵی 2024 ساڵی ئیشکردنی زێرە و بازرگانی زێر زۆر تەتەوڕ دەکەم. کەواتە بە هەر لێمەوە دەرەخست کە پێشبینیەکی باشەکەی بۆ زێر بۆ ساڵی ئایندە لە ناوخۆی عێراقدا پێشبینی ئەوە دەکەم ئەگەر دۆلاردا بەزێ زێرش هەرزان دەبێ و دەوری 400,000 مامەڵی پێوە بکرێ لە ئەگەری ئەوەی ئەگەر ئۆنسی زێر زۆر بەرز نەبێتەوە بەڵام پێم وانە ئۆنسی زێر هەندە ئێستا زێر بکڕینیانە لە حاڵەتی ئێستادا ئەوەی دۆلاری هەبێت زێر بکرێ باشە زێر بکرێ باشە هەندێک کەس هەیە زێڕەکانی ئەفرۆشێت زۆر جار بۆ گۆڕینیشێتی ئەو زێڕەی هەیەی خوار بووە یاخود زەرێکی بەرگەوتووە یاخود شکاوە هەر شتێک لەم بابەتانە ئێوە چی لەکەن لە کوردستان چی لەکرێت چۆن نەتوانرێ جارێکی دیکە بە شێوەیەکی باش کاری تێدا بکرێ ینی چی لێ ئەکرێتەوە؟ پرسیارێکی زۆر منطقیە. ئەو زێرانە ئەمە دەیکڕینەوە بازرگانانی ئێمە لە ڕێگای توانەوە دەیکەنە سەبیکە سەبائیک یعنی دەیکەنە سەبیکە و دەینێرنەوە دەرەوە لە ڕێگای هەم لە ڕێگای ئیمارات هەم لە ڕێگای ئەستەمبول. بەڵام باش پرسیارەکەت لێکردم لێرە دەڵێم خۆزگە دیسان بەبیری حکوومەت هێرێمی کوردستان دینمەوە لە دیدارێکی جەنابی سەرۆکی حکوومەتدا من ئاماژەم بەوەدا گوتمە جەنابی سەرۆکی حکوومەت ئەگەر بێت و کەرتی تایبەت بە هاوکاری بە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەی PPP بتوان زێرەکان بکردنەوە لە بانقێکی کوردستان دابدرێ بیکرێ ڕیفاینەری بکرێ سەر لە نوێ زۆر قازانجمانە چکە ئێستا هەر قالبەکی چیلۆیەکی زێری ئێمە دەچێتە دەرەوە مەصرفی بە گرنگتیبی 700 دلارە بەڵام 2500 دلار لە سەروی عالەمیەوە پارەی دەکات زێرەکە دەفرشتێت. باسی چوونە دەرەوەی زێڕت کرد یاخود پارەت کرد بۆ دەرەوە لایەنێکی دیکە هەیە کاک هەندرێن ئەوی ژەوەیە خەڵک لە ڕێگەی بازار ئەلکترۆنیەکانەوە یان بازارە دارایی ئەلکترۆنیەکان دیجیتاڵیەکان مامەڵەی بازرگانی کات بە زێر جوانە گۆڕانکاری بەسەر بازارەکات و ئەش بێ ئێمە لەگەڵ ئەم جیهانە مۆدێرنەدا خۆمان بگونجێنین و ڕابین بەڵام ئەمە تا چەند کاریگەری هەبووە بە فیزیکی باشە تۆ ئاڵتون بکڕی یان دەستی بیتێ و ئاڵتونەکە لە ناو کەنتۆرەکە و دۆڵابەتی خۆت و قاسەکەی خۆتا بێت. کورد دەڵێ ئەو نانە ئەوڕۆ لە خوانە یەک چۆلەکەی ناو دەستیشم بە 4 چۆلەکەی سەردارەی ناگۆڕمەوە
خەڵک ئەو پارەی هەیتی بێ لە ڕێگای فیزیکی و بیکا بە زێر زۆر باشترە. بەڵام لە ڕێگای ئەوەی کە ئێستا مەسەرەن دنیایەک بڕۆکەر و بۆرسەی جیهانی هاتیتە ناو کوردستانی لە هەولێردا کۆمەڵێک کۆمپانیا و ئەو با بڵێن کۆمپانیانی بە ناوی وەساتەی مالیە دروست بووینە، بەڵام ئێمە ملا حەزەمان لە سەریان هەیە. لەوانەیە یەک دوو کۆمپانیایەک ئێمە ملا حەزەمان لە سەریان نەبیتن، لەوانەیە ئێمە بزانین چەند کۆمپانیایەکەنە ئیشیان بۆ خەڵک کردیە، ڕازگۆیانە ئیشیان لەگە خەڵکی خۆمان کردیە، بەڵام لەوانەیە لە من ڕابگرە هەتا چەندین زێڕنگریتی کۆمپانیا هەبووینە لە ڕێ بەناوی برۆکەرەوە لە وڵاتی کار دەکەن فێڵ لە خەڵک دەکەن، دەستی خەڵک دەبڕن و لەو دوو مانگەی ڕابردوودا ئێستا ئەوەی گوێی لە قسەکانی من دەبی ئەوانەی ئازاریان هەیە و برینیان هەیە و زەرەریان کردێت تێم دەگەن چ دەڵێم بە هەزاران دۆلار زەرەر خەڵک زەرەری کردیە لەو بەرنامەیە لەو ئیشەی کە بە ناوی فۆڕێکس و ئەوانە دەکرێت. بەڵام دەکرێمە سندیکای زێڕنگرانی وەکو ڕاستکردنەوە کە متەبێژی سندیکای زێڕنگرانی هەولێرم خەڵکێک هاتیە مامۆستا هەندرێن حەزمان لێە بزانین چ بڕۆکەرێک باشە، لەوانەیە ئێمە ناوبانجی بڕۆکەرێکمان زانیبی گوتیتمان بۆ خۆ تەعاملی لەگە بکە بە شێوازی جوان و قانونی. بەڵام ئەمە لە ئەرزی واقع هەن پێویستی بە کەسانی شارەزایە لە کاتێکیشدا کاتێکە زێڕبەرزە بێتەوە یاخود داوازێ ئەم زەرەرە لە جیهاندا ڕوەدات لە بۆرسە عالەمیەکانیشدا ڕوەدات. نۆرمەڵە، بەڵام مەبەستم شتێکە، مەبەستم ئەوە نییە، مەبەستم ئەوەیە ئێمە ئەوانەی دوبەی و بەریتانیا و بازاری ئەوروپا کە بە سیستەمێکی جوان ڕێکخراوە لە هەرێمی کوردستاندا هیچ قانون و یاسایەک ڕێی نەدایە، هیچ قانونێکیان دروست نەکردێ لەوەی ئەو بڕۆکەرانە چۆن ئیش بکەن و چۆن تۆ سەلامەت دەبی کە سەرمایەکت لە یەک لە کۆمپانیاکان دادنی. ئێستا لەسەر ئەساسی سیقەیە بۆ نمونە من لەوانەیە زۆر جار خەڵک هاتیە بە منی گوتیە مامۆستا فلانە برۆکەر یارمەتی دەرە باشە، گوتم لەوانەیە زۆر باشە و من سیقەی 100% بە کەسەکە هەیە، خەڵکی تریش هەبووە جێی سیقە نەبووە. کاک هەندرێن ئەمە بابەتێکی تایبەتە و پێویستەکە بە چەندین تەوەری دیکە قسەی لەسەر بکەین. سوپاسیە واکەین کە بەم کاتە توانیتان زۆرترین زانیاری بە ئێمە بدەن. دووبارە بەخێر بن. سپاس بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس.